بە شێوەیەکی ورتر لە چارتێکدا بە وردی بۆتان باسەکەم کە لە ماوەی ڕابردووە چ گۆڕانکاریکی گەورە لە ڕێژەی سووی بانکی لە ئەمریکا ئەنجامدراوە. هەڵبەت ڕێژەی سووی بانکی کە کاتێ زیاد کاریەبەر زەکرێتەوە دابەزێ کاریگەری لەسەر هەموو جیهان هەیە، کاریگەری لەسەر نرخی درا و زێر نەوت هەموو ئەمانە هەیە. ئەوەی کە لە چارتەکەیە بۆ ئێوە ڕوونەبێتەوە دەرەکەوێ ئەوەیە کە ڕێژەی سووی بانکی لە ماوەی نزیکەی 5 ساڵی ڕابردوو واتە پێش سەرهەڵدانی کۆرۆنا و پێش سەرهەڵدانی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیاش گۆڕانکاریکی ئەوتوی نەبوو. بەڵام سەرنج بدەن ئەم بەرزیونزمێ زۆرە بۆ لە 2019 ئێمە بۆمان ئامادەکردوون ئەو کاتە ڕێژەی سووی بانکی ینی ئەوەندە بەرز نەکرابەوە 0.25 بوو لەو چەند ساڵەدا لەبەرەوەی تا ڕادەیەک پێش کۆرۆنای خۆت پێش ئەو سەردەمانەڵێن باشتر بوو. بەڵام دواتر لە سەردەمی کۆرۆنا بەهۆی ئەوەی کە بانکی ئەمریکا نزمترین ئاستی دانا بۆ ڕێژەی سووی بانکی ئەویش بەهۆی ئەوەی کە کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا سەری هەڵا بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە وای کرد کە بازاڕەکان دابخرێن، زۆرێک لە کۆمپانیەکان دووچاری زیان بوونەوە بۆیە بانکی فیدراڵی ئەمریکا بۆی کە جوڵە بۆ بازاڕەکان بگەڕێنێتەوە یارمەتی دەرێک بێ بۆ پاڵپشتیکردنی بازرگانان ڕێژەی سووی بانکی بۆ 25 خاڵی بنەڕەتی دابەزان واتە ڕێژەی سووی بانکی کرایە 0.5 وەکوی بینن لە 2020ەوە هەتا ئیتر کۆتایی 2021یش لەو ئاستە دیاریکراوەیە بوواتە 0.25 بەڵام دواتر کە وردە وردە ڤایرۆسی کۆرۆنا نەما یاخود بڵین شەڕی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد ئەمەش ڕووداوێکی گەورەتر بوو کە بەرۆکی ئابووری جیهانی کرد و بەهۆی شەڕەکەەوە ئابووری جیهان دووچاری کێشە بووەوە نرخی نەوت گاز هەمومانە بەرز بوونەوەی تۆمار کرد و بەهۆشیەوە ڕێژەی هەڵاوسان لە ئەمریکا بەرز بۆ زۆرێک لە وڵاتان بەرزبوونەوەی گەورەی هەڵاوسانیان بەخۆیانەوە بینی ئەمریکا ئەوروپا ئەڵمانی هەموو ئەمانە کەوتنە ئەو ڕووداوە گەورەیەوە بۆیە ئەمریکا چی کرد لەگەڵ سەرهەڵدانی جەنگەکە شەڕەکەی رووسیا ئۆکرانیا وردە وردە دەستی کرد بە بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکی بەهۆیەوە لە ماوەی چەند مانگێکە ڕێژەی سووی بانکی بە چەند هەنگاوێک بۆ لە 5.5 بەرزکرایەوە کە لە چەند مانگی ڕابردووشە ئەنجومەنی فیدراڵی ئەمریکا 5 کۆبوونەوەی ئەنجامیاوە و لە هەر 5 کۆبوونەوەکەشیە بڕیاریاوە کە ڕێژەی سووی بانکی ئەوەی بینن وەک خۆی بێڵێتەوە واتە لە کۆبوونەوەی لە 5 کۆبوونەوەی پێشووترە ڕێژەی سووی بانکی بە جێگیری هێشتۆتەوە سە پێتانەڵم کە هۆکاریەوەشیە بەڵام ئەوەی بینیمان لە دوای ئەو سزانەی کە سەپا بەسەر رووسیا نرخی 90 گرام بوو ئەمانە وای کرد کە ڕێژەی سووی بانکی بەرزکرێتەوە بۆچی بۆ دابەزاندنی ئەو هەڵاوسانەی کە بەرۆکی ئەمریکای گرتووە کە ڕێژەکەی زۆر بەرز بوو پێش لە 40 ساڵی ڕابردووی نەگەشتبووە 170 تێپەڕان واتە گەیشتە 110 نزیکی 110 کە ئەمە ستانداردەکانی یاخوب بڵێن هەموو ستانداردەکانی تێپەڕان بەڵام ئێستا بەهۆی ئەم بەرزکردنەوەی یەدەگی فدرالیەوە بۆ سوو بۆ ڕێژەی سوو وای کرد کە تا ڕادەیەک هەڵاوسان دابەزێتەوە ئێستا گەیشتۆتەوە 103 بەڵام ئەمە وای کرد تا ڕادەیەک کاریگەری لەسەر هەڵاوسان هەبێ بەڵام کاریگەری چی دیکەی هەبوو بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکی کاریگەری هەبوو لەسەر گۆڕانکاری لە نرخی زێڕیشدا کە لە دوای ڕاگەاندنی دوایین سیاسەتەکانی بانکی ناوەندی ئەمریکا نرخی زێر لە ئاستەکانی 2050 دۆلار بۆ هەر ئۆنسەیەک دابەزینی بەخۆیەوە بینی چونکە هیوای بازاڕەکانەوە بوو کە ڕێژەی سووی بانکی لە مانگی سێ دەست بە دابەزین بکات ئەمە وای کرد کە بەهای دۆلار بەرامبەر بە دراوە سەرەکیەکانی دیکە بەرز بێتەوە و بەرزترین ئاستی حوت هەفتەی ڕابردووشی ئەوەژە بێتە فشارێک لەسەر نرخی زەر وەکەوەی کە لەسەر چارتەکە دەرەکەوێت کە گەیشتۆتە 20,041 ئەمە ئەبینن چ کاریگەریەکی هەبوو لەسەرەوە هەڵبەت زێر بە جۆرێکە هەر کات ئەگەر ئابووری جیهان بازاڕەکان تا ڕادەیەک ئاسایی بوونەوەی بە خۆیەوە بینی وەکوتم کە ڕێژەی هەڵاوسان تا ڕادەیەک دابەزیەوە
بازرگانان توانیان بازرگانی بکەن کارەکانیان ڕێک بخەن ئەو کات بەهای دۆلار بەرزەبێت و هەر بۆیە بە دەستکاری نەکردنی ڕێژەی سوی بانکی لە ماوەی ئەم 5 دانیشتنەی ئەمریکادا کاریگەری هەبوو لەسەر بەرزکردنەوەی دۆلار بەڵام دابەزینی زیێر چونکە ئیدی مامەڵەکاران بازرگانان پەنابنەوە بۆ بەردەم بۆ مامەڵەکانیان بە دراوەکانەوە چونکە هەموو کادەوترێ زێر پەناگە ئارامەکەیە کەواتە کاتێ پێویستیان بە پەناگە ئارامەکە بێت و نرخەکەی بەرزەبێتەوە کە بارودۆخەکە نالەبار بێت ئەمەی بینێتە ئەمەش کاریگەریەکانی بوو لەسەر نرخی زێر بە تایبەت ئەو بڕیارەی کە دوێنێ ئەنجومەنی گێدێکی فدرالی ئەمریکا دای ئەمە سەبارەت بە زێر بوو و بابزانین سەبارەت بە نەوت چ کاریگەریەکی هەبووە ئەوش بەم شێوەیە بووە کە بینین ڕێژەکەی چۆن بوو نەوتی خاوی برنت 81.8 دۆلار و ئەمەش بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی کە لە سەدا 0.66 بەرزبوونەوەی تۆمار کرد ئەمەش کاریگەری هەر ئەو ثابت بوونەی ڕێژەی سوو بووە لە ئاستی هەفتانش زیاتر بەرزبووە گەیشتە سەدا 0.90 ئەمەش هەر بەرزبوونەوەی تۆمار کردووە و هەرشی بینن لە چارتەکە بە هەمان شێوە نرخی نەود بەرزبوونەوەی تۆمار کردووە کە بە پشتوانە نرخی زێر لە دوای وەکوتم ئاشکراکردنی ئەو ڕێژەی سوی بانکی ئەمریکا کە نرخی نەود ڕووی لە بەرزبوونەوە کرد ئەمەش بەوەی سیاسەتەکانی سیاسەتەکانی چین بۆ هاندانی ئابووری کەوا کات خواستێکی زیاتر بۆ نەوت لەلایەنە وڵاتانەوە دروست بات و لەگەڵەوەشدا دوێنێ بۆ نرخی نەوت جیاواز بوو چونکە دوای 4 بانگ لە دوای مانگی 9 ساڵی پار بۆ یەکەمین مانگ بە ڕەنگی سەوز داخرا بەرزیش بووە و بەرزبوونەوەکە بەهۆی نیگەرانی بەردەوامەکانی بازاڕەکان بوو بۆچی بۆ ئالۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵەوەشدا داتای ڕێژەی سوی پاڵنەرێکی سەرەکی بوو ئەمە هۆکارەکانی بەرزبوونەوە یاخود سەوزبوونی نرخی نەوت بوو کە ئاژانسی نێودەوڵەتی وزش ئاشکرایە کات کە ڕەنگە لە ساڵی 2024ش خواست لە سەرنەوتی خاوی جیهان 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکا زیابکە ئەمەش چیە کاتەوە جارێکی دیکە زۆر زیاتر لە پێشبینیەکانی پێشوو کە 1.24 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکا بوو زیاترەکات